خەڵکی غەزەی بریندار سەرڕای ئێش و ئازارەکانی خۆیان سەرڕای ئەو میحنەت و نەعامەتەی کە خۆیانتیان ئەوانش لەوێ کەمپینێکیان کرد بڕی $10,000 بە زمانی خۆمان بڕ $1 بۆ خەڵکی شاری چەمچەماڵ کۆکرای ئەویش بەڕاستی بۆ خۆی جۆرێکە لەوەفا چونکە لە کاتێکا کەوان لە میحنەت و ئازارە بوون لەم شاری ئێمەشەوە لە شۆڕشەوە لە چەمچەماڵ لە تێکەوە بەدەیان و بەسەدان خەڵک و خوا پێدا و کۆمەکی ئەو خوشک و برایانیان کرد لەوان ئەوان ژوک وەفای کۆمەکیان کرد ئەمڕۆ ئێمە بڕی $1 هێناوە کە $10,000 ئینشاڵڵا شتیان بەخوای گەورە پاش کەمێکی تر ئێمە تەسلیمی بانکی چەرمەکەین لە چەمچەماڵ ئەمە خۆی لە ڕاستیا بنەماکە یەک حەدیثێکە فەرموودێکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە بۆمان پشتڕاز دەکاتەوە کە مسلمانان هەمیشە یەک جەستە و یەک لاشن لە هەر شوێنێکی دنیاە بن ئێوە ئەبینن دەستگای خێرخوازی بەخشین ئێستا لە ئەفریقایە ڕۆژێ لە غەزەیە ڕۆژێ لە ئێرانە ڕۆژێ لە تورکیایە ڕۆژی ئەوان لێرانن ئێمە وەکو خەڵکی مسلمان وەکو خەڵکی پابند بەدین بەڕاستی هەست بە ئێش و ئازارەکانی یەکتریەکەین و ئەمە ڕاستە دەفتەرێک $1 بەڵام بارتەقەی دان دەفتەری هەیە بۆ ئێمە تۆ کاتێک بەخشین زۆر مهمە و کاتێککە خۆت پێویستت پێ بێ و کاتێککە خۆت دێت قەوما بێ بۆی ئەمە هەڵوێستێکی بەرزە سنوورەکانی تێپەڕاند و